گەلی گوهدارن دلال و هێژە سلااو و ڕێز وانامەی ئیرۆ درێزێ دە 22 بناوێ یان سەرناو بانگ و بانەشان. بانگ و بانەشان. بانگ چییە و بانەشان چییە؟ بانگ بێژەیەکە ددە خویانی گۆ کەسێک گازی یان هەوار دکە، کەسێکی یان گیانەوەرەکی دن دکە. یانی ئینسانێک وەختەیەکی بان هینەکا دکە، بانگ دکە هینەکی دن یان گازی هینەکی دن دکە یا هەوارێ دکە هینەکە ئەڤ بناوێ بانگ تێ. ئەمێ پچکی شلۆڤە بکەن ئەڤ ناسدانا وێ بوو، ناسدانا بانگێ بوو. ئەمێ شلۆڤە بکەن دوێ ڕەوشێدە هەر ناڤەک یانی هەر ناڤەک پارکیتەک هەیە، قەرتافەک هەیە. پارکیت مەگۆ ئەو قەرتافن کە بداویە ناڤدێڤە تێن. پارکیتن هەر ناڤەک پارکیتن بانێ یان بانگێ لە گۆری زایند و مێژێر. زایند یانی مەگۆ جسن ئەو جنس نێر یان مێ و مژێر هژمارە یان مقدارە. لە گۆر زایند و مژێرە خوا تێ ئەفراندن. ئەفراندن یانی ئاڤاکردن، لێکردن، سەرڕاستکردن. بە گشتی ئەو پارکیت ئەڤن. ئەمێ بێن سەر پارکیتە. جارێک دن ئەزێ لە ناسدانێ و شلۆڤەکردنا بانگێ بەگەرم. ناسدانا بانگێ بێژەیەکە ددە خویاکردن گۆ کەسێک گازی یان هەوار دکە، کەسێکی یان گیانەوەرەکی دن دکە. گیانەوەر مەگۆ کائن، کائنێکی دن، ئینسانێکی دن. دوێ ڕەوشێدە هەر ناڤەک پارکیتن بانێ یان بانگێ لە گۆری زایند و مژێرە خوا تێ ئەفراندن و سەرڕاستکردن. بە گشتی ئەو پارکیت ئەڤن. مەچە ژڤێ ناسدانێ فێم کرد. ناسدان یانی بانگ ئەو گازیکردنە یان بان هینەکە یەک بان هینەکی تن بکە ئەو ناڤێ بانکە و هەر ناڤەک گەتە بانێکێ پارکیتن وێ تایبەتی هەنە لە گۆر زایند و مژێرە ناڤدێرێ دروست دەبێ یا تێ ئەفراندن ئان سەرڕاست دەبێ یان ئاڤا دەبێ. ئەمێ دەست بە ڤان پارکیتا بکەن. پارکیتا یەکەمین ئۆیە ji بۆ یەکژمارە نێرزە و جارنا لۆژی لە پێش ناڤدێرێ تێ. ئەمێ هەر یەک مەمیناکەک ژێرانیە ئۆ مەگۆ ji بۆ نێرزە و جارنا لۆژی لە پێش ناڤدێرێ تێ. پارکیت تێ پشت ناڤدێرێ. پارکیت تێ پشت ناڤدێرێ. لۆ تێ پێشیا ناڤدێرێ. وەک گوتنە خۆرت ئەز بان خۆرت بکەم ئەزێ بێ خۆرتۆ یان لۆ خۆرتۆ. تێ بێ خۆرتۆ یان لۆ خۆرتۆ. لەڤەر لۆ دەستپێکا بانگێیە و ئۆ قەرتافە بانگێیە. لە گۆر زایندە نێر ژمار هات، نێر زا هات و یەک ژمار. خۆرتێکی تەنێی لۆ خۆرتۆ، خۆرتۆ. بە هەردوو ئاوایە بکارتێ. ئەزێ بێم یا دوویەمین ئێ ji بۆ یەک ژمارە مێ زا
جبو می و جارنا لی جی لپیش نافدێرێ تێ وەک گوتنە دۆتمامێ لێ دۆتمامێ کەچێ لێ کەچێ یادێ لێ یادێ ئەمێ بێیان سیەمین ئێ ناو ئێنۆ ژێ بۆ گەلەژمار یان پرژمار هەردوو زاییندا نێر و مێ بەکارتێ وەک گوتنە خۆرتنۆ کەچنۆ لەوێ درێ ئەز دنەرم پێش نافدێرێ تشت نەهاتیە بەلێ ئەمێ بەردەوام بکەن ئەمێ بنەرن لە پێش نافدێرێ هەیە بەلێ نافدێر تێ گوهەرتن و تێ تەواندن ڕەوشە بانگێ یا گەلژمار دکارە بە ئالیکاریە ئالاڤە بانگەشانێ گەلی ئەف گوتنە گەلی ژە پێک وەرە سازکردن یانی بگوتنە گەلی ئەسکارم هەڤۆکە خۆ یا نافدێرە خۆ بە بانگ بەکار بینم و ساز بکەم و هەنگی گەلی دکەوە پێشیە نافدێرێ دە و لە نافدێرێژی دڕەوشە تەواندی تێ کارئانی وەک گەلی مرۆڤان لەڤەر ئەز دنەرم گەلی کەت پێشیە مرۆڤ و ئائن کەت پشت مرۆڤ ئائن مرۆڤان ئەف ئائن ئاگەلەژمێرەیە پرژمارەیە گەلی مرۆڤە تەوانگێ دێ وەختەی بە قوتاندەک باوی گوتبا مرۆڤن لەڤەر تەوانگێ گەلی مرۆڤان ji dêvla merov no لەڤێر مەگۆ خۆرتنۆ مرۆڤ نۆ کەچنۆ مرۆڤ نۆ لەڤێر گەلی مرۆڤان ئەسکارم بەکاربینم ji dêla gelî merov no gelî xaniman ji dêvla xanim no gelî keçan ji dêvla keç no مەگۆ ji بۆ pirjmarê yan gelejmarê herdû zayînde bikardێ gelî hevalan ji dêvla heval no ev li vê dirê em di bangê de bi dawî bûn ئەمێ بێنیا دوویەمین بانەشان بانەشان چییە نەزدانە بانەشانێ بانەشان ئەو ئالاڤە شاندێ یان بانێ ئەو قەرتافە ئەز بەکاردێنم ji بۆ بانکردنێ دا مرۆڤ هەست یا هەلەجوونا خوا هەلەجوون ji هەلەجانێ هاتی ji ئەحساس و شعور هەیەجان هەست و هەلەجوون ئێن خوا هەلەجوونên خوا یên گەرم و گور گەرم و گور یعنی گەرم و خورد ئەحساس انفعالەکە خورد یعنی و گەرم و گور بە ئالیکاریە بانەشانێ ددە دەر ئەمێ بێن سەر شلۆڤەکردناوێ ئەف نازداناوێنە ئەو هەست دبە گۆ گر و کین ئان ژی کێف خۆشیەک ژی ji dil be yani ev hestê gidvir dihatiye dibe gir yani yek girêyekî girtiye gir li vê dirê ne buwataya girsibûnê ye yani mezinbûnê ye gir yani girê wî girt yani mutabaa kir dadû gir û kîn qehr an jî kêfxweşiyek ji dil be hin baneşan di bunyeta xwe de baneşanin wek mînak yan mîna ax wextê ez dibe ax bi rengekî
از گازی و هەوار دکم ئاخ واخ واخ ئۆخ ئەس دنەرم لەبێ درێ بانیشان إشارة تعجب يعني بانیشان يعني ماتنیشان تمی بداویاوێتێ ئاخ واخ ئۆخ ئۆخەش هەی واخ لۆ هەیلۆ لێ هەیلێ ئەرک لەبێ درێ di kurmancî de em zanin di tîpê dengdar bi dû hev de nayên bes li vê dirê minivîsan ji bo gê ji bo şilove bibe û hûn wata wê nas bikin em dibê errik ay ey li vê dirê bangê ay bangek ne diyare ay ji êşê dertê de ha ho of xwezî li me biborîn xwezî nexweşî xwezî evane alavên ê baneşanê ne ser bixwenin xuserên mînak ne em ê li ser wa bidin heylo mêvano li vê dirê ez ji mêvan re diaxivim heylo mêvan wê matmayî bimîne de em herin civatê o xweş bi serê te hatiye gotû biya kesekî nake bangeke nîvşîretê û nîv bangê o xweş bi serê te hatiye gotû biya kesekî nake hey wax felek xayîne li vê dirê jî gazî û gazin ji felekê dibe ey felek çima delma wiha kir ey felek tu dijî min e li vê dirê ay ji êşê me guhatiye ay felek û ey felek li vir bangê ey felek tu dijî min e ha ho vî mirovî mala min xera kir ev mînakê baneşanê êgî bikar tê of vê carê jî çû heta careke tê xwedê mezin e hindek peyvên fermanî yani bi emir fermanî hişyarî û hestên tund yani xurt bihêz dema got bi dengekî bilind û bi awakî tund yani bihêz û dijwar hate gotin dibin baneşan yani wextê ez bi dengekî bilind bi yekî re biaxivim ev dengê bilind di deverna de di cîna de di hevokan de dibe baneşan kuro rabe dem derenge ev hevok kuro rabe dem derenge li vir bangê kuro rabe dem derenge gelî hevalan guh bidin me li vir jî bangê bira wiha nabe bangê bira wiha nabe divê em rabin serxwe bavo zû were bangê ti alav tune ne of û ne ax û ne ti alavên din tuneyî belê li vir ev bêje di hevokê de dibe baneşan
هر هنکی دنگن سرشت يعني خزایی، سرشت يعني طبيعي، عربي أزيدين يعني نورمال، سرشت يعني طبيعي يعني نورمال، سرشت. هر هنك جدنجن سرشت يعني خزایی و تقليدي يعني زاري كرن، وك بانشان تي بجارتن يعني قبول كرن يعني قايل بون يعني خبتاندن لما ببوهرينن از بروجي من دنجم بچكي قركام الزخابوي وك فان بيجيان و بيجا لبنينة عنها أميجوار بخوينن هب هناك جبان دنجن سرشت يعني ايه طبيعي، دنجن سرشت خزایی و تقليد يعني زاركرن، وك بانشاناتين بجراندن يعني قبول كرن يعني خبتاندن وك فان بيجيان فيز گرم گرمینیجه يعني گرم تاق ور گر رنگ گرنگ چرنگ ترنگ پس زنگ و هروها حتى بداوي ام بداوي بون ويوانا مي بي هابستو سيسيا ويسر نقطة شانا بن وراستا نفيسي بي تشتريوي امي هرن هفوكا وليكرا داوي بو از هيفي دكم وسودك جهلاني و دما وخوش به حتى وانا كتن بمينن دخوشي وكيفي